هەڵەبجە بووە خاوەنی یەکەمین کارگەی بەرهەمیهێنانی دۆشاوی تەماتە. ئەم کارگەیە هۆکارە جوتیارانی ناوچەکە هان بدات لە ساڵانی ئایندەدا زۆرترین زەویە کشتوکاڵەکانیان بە تەماتە بچێنن. ئەمەشە بێتە تاکە سەرچاوەی گەڕانەوەی متمانە بۆ ساختکردنەوەی بەرهەمە کشتوکاڵەکانی جوتیارانی شارە زوور. ئەوەی جیاوازترە لە بەرهەمەکانی تر بەرهەمی ئەم کارگەیە هیچ مادەیەکی پارێزبەندی تێناکرێت، بەردەوامیش لە ژێر چاودێری لیژنەکانی تەندروستی و ئابووریدایە. دڵنیایین بە هاوڵاتیانی سنوورەکەمان کە لیژنەکانمان بەردەوام متابعەی کارگەکەیە کات. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش ئەم کارگەیە بە پرۆژەیەکی ستراتیژی لە ناوچەکەدا ناوەبات. هاوکات بۆ چارەسەرکردنی گرفتەکانی بەردەمی ئەم کارگەیەش هەوڵەکانی خۆی ئاشکرا ئاکات. زۆر گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان کوالیتی سەر سنوورەکان هیچ نەبێ کۆنتترۆل بکە بۆ ئەوەی ئەو ئاوتۆماتیکە دێتە ئەمدی و هیچ نەبێ وەک ئەمەی هەرێمی کوردستانی خۆمان وابێت، چونکە ئەم ئەوەی کە لێرە دروستە بێ هەم فرێشە، هەم نەوعەتەکەی بەرزە، هەم کوالیتەکەی بەرزە. خاڵێکی تر باجێکی ساڵانەی لەسەر هەیە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان وەکو لیژنەی کشتتوکاڵ داوا لە ئەنجومەنی وەزیرانەکەین ئەو باجە ساڵانەی بۆ لەسەر لا ببا یان کەمی بکاتەوە. ئەم پرۆژەیەکی استراتیجیە، پرۆژەیەکە لە خزمەتی خەڵکە لە خزمەتی حکوومەتە ئەبێ بە هەمومان پشتیوان و هاوکاری بین بۆی بتوانین بیپارێزین و بە دووری بگرین لە کۆمەڵێ دەست بێوێ بکەوێ. ئێمە وەکو لیژنەی کشتتوکاڵ لە پەرلەمان پشتیوانێ بین. ئەم کارگەیە لەلایەن کەسانی پسپۆڕ و بە هاوکاری دەستی کاری ناوخۆیی کارەکات. گەورەترین ڕەخساندنی هەلی کارە لە ئێستادا لە ناوچەکە. ظرفیت کارخونه الان 200 تن گوجه فرنگی. ئاستی بەرهەمێنانی دۆشاوی تەماتە لەم کارگەیە ئێستا 40 بۆ 50,000 قوتووە لە 24 سەعاتدا. بەڵام پلانمان هەیە بۆ داهاتوو ڕۆژانە 300,000 قوتوو واتە 1000 تۆن تەماتە بکەین بە دۆشاو. بۆ ئەمەش پێویستی زۆرمان بە هاوکاری حکوومەتی هەرێما. بۆ ئەم کارگەیە پێویستمان بە 2000 دۆنم زەویە بچێنرێت بە تەماتە و زەوی ناوچەکەش باشترین زەویە، بۆیە پێویستە حکوومەتی هەرێم با گرنگیەوە بەدەم ئەم پرۆژەیەوە بێت. ئەم کارگەیە لە ئایندەدا جیاواز لەوەی سەرچاوی بەگەڕخستنی سەدان هەلیکارە بۆ جوتیاران و گەنجانی ناوچەکە، هاوکات توانای هەناردەکردنی باشترین جۆری دۆشاوی تەماتەی ناوخۆیی هەیە بۆ دەرەوەی وڵات. ئێستا ئەم کارگەیە گەورەترین متمانەیە بۆ ساختکردنەوەی بەرهەمی تەماتەی جوتیارانی ناوچەکە. بۆیە بەوتەی خاوەنی کارگەکە پێویستە حکوومەتی هەرێم لە دروستکردنی بازار بۆ بەرهەمەکانیان و چارەسەرکردنی کێشەکانیان هاوکار بێت. سەراج جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.